هەڵبەت ئەمە با بڵێن 20مین ساڵی یادی دامەزارنی کەنەکە و 19مین جباتی گشتی کەنەکە بوو. هەم لایەنە سیاسەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان بەشدار بوون و هەموو لێ پەیامی خۆیانیان خوێندەوە بۆ پشتگیری بە تایبەتی ئێستا دۆخی ڕۆژئاوا کە هەڵبەتە دۆخی بە تایبەتی ئێستا دۆخی ڕۆژئاوامان لێ خوازێ کە ئەو ئامانجەی کە کۆنگرەی نەتەوەی لە پێناوی دروست بووە ئێستا بە فیعلی لە ناو خەڵک هاتوۆتە دی ماوەتەوە لەسەر ئاسی ئەحزابی سیاسی بێتە دی بۆی لە دوایەوەی کە هەڵبەتە کۆنسەی نوێ هەڵبژێردراوەتەوە و ئەم کۆنسەش بێگومان گروپی جیاواز و کۆمیتە جیاوازی تایە. میکانیزمەکەی ئەوەیە کە لەسەر ئاستی کۆنسەی بەڕێوەبردنی کەنەکە وەفد دروستەکرێ و ئەمە سەردانی هەموو لایەنەکانەکە و پێویستە بە بڕای ینی ئەو یەکێتی نێتەوەیە دروست بێ بە بڕای من ئێستا لە ناو خەڵکا دروست بووە، ینی عیبێکی گەورەیە کە لایەنە سیاسەکان ئەمە دروست نەکەن. بێگومان کەنەکەت بۆ خۆی چەترێکە بۆ کۆکردنەوەی ینی هەموو خەڵکیەکی دڵسۆز، خەڵکیێکی نیشتمانپەروەر، خەڵکێک کە ئامانجی ئەوەیە کە خزمەت بە دۆزی ڕەوای بێتەکەمان بکە و لە کۆنگرەکانی خۆشە ئەمەی کردووە، ینی جیا لە حیزبە سیاسیەکان ڕێکخراوەکان خەڵکی سربەخۆ خەڵکی ئەکادیمی هەموومانی بان کردووە بۆیە بە دڵنیایی لە کاتی دروستبوونی ئەو فۆرمەش لە با بڵێن ئەو فۆرمە یەکێتی نێتەوەی کە هەر فۆرمێ وەرگریە ئەبێت جیا لە ئەحزابی سیاسی وەکو چۆن لە کۆنگرەکانە ئێستا کەسایەتی تایە بە هەمان شێوە ئەبێ لەوێشە ئەو کەسایەتی و خەڵکی ئەکادیمیتیان کاتێکی دیاریکراو نییە، بەڵام ئەمە گرنگە، یعنی باسی ئەوە کرا کە لە ئێستادا کار لەسەرەوە بکرێت بە تایبەتی لە باشوور بکرێت و بۆیە بە بڕای من نەماکەوێتەوە سەر ئەم ینی کۆبوونەوەکانی کۆنسەی بەڕێوەبەری لەم ڕۆژانە کە کۆبنەوەی خۆیانەکەن و بە زۆترین کار لەسەر ئەمە بکەن، بەڵام وەکو مەبدە باز لەوە کرا کە باڵێ پێویستە لە باشوور بکرێت. بە بڕای من ینی ئەمە لە سەردەمی داعش هەبوو، یعنی ئەمە لە سەردەمی داعش بینیمان چۆن پێشمەرگە ڕۆژ بۆ کۆبانیەوە چۆن گەریلا و شەڕڤانیش لە تەنیش پێشمەرگە و شەڕی داعشیان کرد و هەروەها داعش خۆی نەیپرسی ئەمە خەڵکی باکوورە یا ڕۆژئاوایە یا ڕۆژەڵاتە یا یەزیدیە یا موسڵمان با بڵین ئاینزایەکی ترە، پەلاماری هەموویدا جینۆسایدی کرد، قەتڵ و عامی کرد چۆن لە کۆبانێ لە شەنگال لە جەلولە لە هەموو شوێنەکان. یعنی من بۆ خۆم با بڵین مەسمەوەی بڵێم ئێستاش ڕاستە لە دوای هێرشەکان بۆ سەرەکانی و گرێسپی ئەم هاوسۆزیە لە ئاستی خەڵکاوە لە ئاستی لایەنەکانیشا دروست بۆتەوە، بەڵام بەداخەوە ینی من بۆ خۆم ینی قەلەقم لەوەی کە چۆن ئیسیفادە لە داعش نەکرا بۆ ئەوەی کە ئەوە دروستکرێ لە ئێستاشە ئەمە هەر مەرحەلی بێت و بڕوا و بۆیە ئەبێ فشار هەبێت، بە بڕای من ئەبێ فشاری خەڵک و میدیا و ڕێکخراوەکان و کەنەکەش هەبێت لەسەر لایەنە سیاسەکان و تایبەتی ئەو لایەنانەی کە ململانێ سیاسەکانیان کردووە بە ڕێگر لە بەردەم بەستنی کۆنگرەی نەتەوەییە و من بۆ خۆم لە ڕاستیە ڕاخنەی گەورەشم هەیە لە هەڵوەستی لایەنەکانیش هەر ناکرێت هەر لە ئاسی بەیان ناما بێ ئەم لایەنانە لە باشوور بە تایبەتی ئەوانەی کە لە دەسەڵاتان و بە تایبەتی پارتی و یەکێتی بە دیاریکراوی و پارتیش لەسەر و هەمویانەوە بە تایبەتی دەتوانن ڕۆڵی زۆر گەورەتر بژێڕن لە مەسەلەی ڕۆژئاوا.